هیوادارم بچن سبسکرایبی کەناڵی قورئانی پیرۆز بکەن کە کەناڵێکی تایبەتە بە بڵاوکردنەوەی قورئانی پیرۆز بە خۆشترین دەنگەکان کە ئارامێکی باشە بۆ دەرونی مرۆڤ. لینکی کەناڵەکەم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە داناوە. هیوادارم بچن سبسکرایبی بکەن و پشگیری ڤیدیۆکانی بکەن بزانین چەندێک پشگیری بۆ کەناڵە ئاینیەکان دەڕوات. اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. ئەبوو بەکری سەدیق ڕەزای خوای لێبێت دەستی کردە گریان کاتێک گوێی لەم ئایەتە بوو. لێیان پرسی باشە بۆچی دەگریت؟ ئەمەش ئایەتێکە وەکو ئایەتەکانی تر بۆ پێغەمبەر دابەزیوە درودی خودای لەسەر بێت. ئەوێش گوتی ئەوە مەبەستی شوێن کەوتوانی پێغەمبەرە درودی خودای لەسەر بێت. و 9 ڕۆژ پێش کۆچی دوای پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێت کۆتە ئایەتی بۆ دابەزی لە قورئاندا کە ئەویش ئەمەیە. و ئازار و هیلاکی بە پێغەمبەری خودداوە دیار بوو درودی خودای لەسەر بێ. و گوتی حەز دەکەم سەردانی گۆڕی شەهیدەکانی شەڕی ئوحود بکەم. سەردانیانی کرد و فەرمووی سڵاوی خوای گەورەتان لێبێ ئەی شەهیدانی ئوحود، ئێوە پێش ئێمە ڕۆشتن و ئینشاءالله ئێمەش لە دوای ئێوەوە دێین و منش ئینشاءالله هەمان ڕێگای ئێوەم هەیە. لە کاتی هاتنەوەی پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێت دەستی کرد بە گریان. لێیان پرسی ئەی پێغەمبەری خوددا بۆچی دەگریت؟ فەرمووی بیری براکانم دەکەم. ئەوانیش وتیان ئەی باشە ئێمە برای تۆ نین؟ ئەوش فەرمووی نەخێر ئێوە هاوڕێی منن، براکانی من ئەو کەسانن کە لە دوای منەوە پەیدا دەبن و منیان نەبینیوە و سەرڕای ئەوەش باوەڕیان پێم هێناوە. خودایە داوات لێ دەکەین ئێمەش لەو کەسانە بین. و 3 ڕۆژ پێش ئەوەی کۆچی دوای بکە ئازارەکەی زیاتر بوو و لە ماڵی خاتوو مەیمونە بوو ڕەزای خوای لێبێت. و دواتر فەرمووی هاوسەرەکانم بۆ بانگ بکەن. دوای ئەوەی هاوسەرەکانی هاتن پێغەمبەریش درودی خودای لەسەر بێ فەرمووی ئایا ڕێم پێدەدەن کە لە ماڵی ئاعیشە بمێنمەوە؟ ئەوانش گوتیان ڕازی دەبین ئەی پێغەمبەری خوددا. و دوای ئەوەی کە ڕازی بوون پێغەمبەر درودی خودای لەسەر بێ ویستی هەڵسێتە سەر پێ بەڵام نەیتوانی. عەلی کوڕی ئەبی تاڵب و فەضڵی کوڕی عەباس هاتن و هەڵیان گرت و لە ژوورەکەی خاتوو مەیمونەوە بردیان بۆ ژوورەکەی خاتوو عائیشە ڕەزای خوای لێبێت. و کاتێک سەحابەکان پێغەمبەری خوددایان بەو شێوازە بینی ڕاستەوخۆ وتیان چی لە پێغەمبەری خوددا هاتووە؟ خەڵکی لە مزگەوت کۆبوونەوە قەرەباڵغیان دروست کرد و پێغەمبەر درودی خودای لەسەر بێت ئارەقێکی زۆری دەکرد. عائیشە ڕەزای خوای لێبێت فەرمووی هەرگیز لە ژیانما هیچ کەسێکم نەبینەوە ئەوەنە ئارەقی کردبێت. و عائیشە ڕەزای خوای لێبێت دەستی پێغەمبەری خودای دەهێنا و دەموچاوی مبارەکی پێدەسڕیەوە چونکە دەیگوت دەستی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ پاکترە وەک لە دەستی من. و گوێم لێبوو دەیوت لا ئیلاهە ئیلا الله بەڕاستی سەرمەرگ ئازاری خۆی هەیە. و خاتوو عائیشە دەیگوت لە مزگەوت خەڵکی زۆر زیاتر خەفەتیان دەخوارد و دڵتەنگ دەبوون. پێغەمبەری خوددا فەرمووی ئەوە بۆچی خەفەت دەخۆن؟ وتیان خەفەت بۆ تۆ دەخۆن ئەی پێغەمبەری خوددا. وتی بمبەن بۆ لایەن. دەیویست هەڵبسێت بەڵام دووبارە نەیتوانی. کەمێک ئاویان کرد بە پێیەکانیدا و پاشان بردیان بۆ مزگەوت. و کاتێک گەیشتنە مزگەوتەکە پێغەمبەر درودی خودای لەسەر بێت چووە سەر مینبەرەکە و فەرمووی ئەی خەڵکینە وا بزانم دەترسن کە من بمرم؟ ئەوانیش وتیان بەڵێ پێغەمبەری خوددا ترسی لە دەستدانی تۆمان هەیە. فەرمووی ئەی خەڵکینە شوێنی ئێمە دونیا نییە بەڵکو حەوزی کەوسەرە. و فەرمووی دەترسم لە ژیان و ماڵی دنیا ململانەی زۆر بکەن و لە ناو بچن وەک چۆن ئەوانەی تر لە ناو چوون. پاشان فەرمووی ئەی خەڵکینە ئەڵڵا ئەڵڵا لە نوێژدا ئەڵڵا ئەڵڵا لە نوێژدا واتە سوێندتان پێدەدەم نوێژەکانتان بپارێزم. پاشان فەرمووی ئەی خەڵکینە لە خوددا بترسن و سەبارەت بە ئافرەتەکانیش لەگەڵ ئافرەتەکان باش ببن و ڕێزیان لێ بگرن. و فەرمووی ئەی خەڵکینە خوددا بۆ یەکێک لە بەندەکانی دوو هەڵبژاردەی داناوە، یەکەمیان ئەوەی لە دنیادا هەیە و دووەمیان ئەوەی لە لای خوددا هەیە و ئەو بەندەیەش ئەوەی لای خودای هەڵبژارد. هیچ کەسێک لەم قسەیە تێ نەگەیشت بەڵام پێغەمبەر درودی خودای لەسەر بێ مەبەستی لەو بەندەیە خۆی بوو. ئەبوو بەکری سەدیق تاکە کەس بوو تێگەیشت لەم قسانە و دەستی کرد بە گریان و هەڵسایە سەرپێ و لە ناوەڕاستدا قسەکانی پێغەمبەری بڕی و فەرمووی بە قوربانت بین بە باوکمان، بە قوربانت بین بە دایکمان، بە قوربانت بین بە ماڵ و منداڵمان، بە قوربانت بین بە هاوسەرەکانمان، بە قوربانت بین بە ماڵ و سامانمان. و هەر ئەم قسانەی دووبارە دەکردەوە. و خەڵکی بەلایەنەوە سیر بوو کە چۆن ئەبوو بەکر قسەکەی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت دەبڕێت.
پێغەمبەر درودی خودای لەسەر بێ هاتە وەڵام لەسەر ئەبوبەکر و فەرمووی واز لە ئەبوبەکر بێنن هەر کەسێک لە ئێوە چاکەیەکی کردبێت پاداشمان کردووە بەڵام تەنها ئەبوبەکر نەبێت نەمتوانی پاداشتی بدەم پاداشتی ئەوم بۆ خودای گەورە بەجێ هێشتووە و پێش ئەوەی بێتە خوارەوە لە مینبەرەکە دەستی کرد بە نزا و پاڕانەوە بۆ موسڵمانەکان و نزاکانی بە جۆرێک بوو کە هەرمانە کۆتا نزا و پاڕانەوەکانی بێت فەرمووی خوددا بتان پارێزێت و سەرکەوتوتان بکات و ڕاتان بگرێ و کۆتا قسەشی کە کردی ئەمە بوو واتە سەلامی من بگەێنن بە هەر کەسێک لە ئومەتەکەم کە شوێنی من بکەوێت تا ڕۆژی قیامەت و دواتر دووبارە بردیانەوە بۆ ماڵەوە ئەو کات عەبدوڕەحمانی کوڕی ئەبوبەکر هات و سیواکێکی بەدەستەوە بوو پێغەمبەر درودی خودای لەسەر بێ هەر تەماشای سیواکەکەی دەکرد بەڵام لە تاو ئازارەکانی نەی دەتوانی داوای بکات و عائیشە ڕەزای خوای لێبێت لەمە تێگەیشت و سیواکەکەی هێنا و کردێ ناو دەمی پێغەمبەری خوداوە درودی خودای لەسەر بێت بەڵام پێغەمبەر چەندێک دەوی سیواک بکا بەڵام نەی دەتوانی ئەو هێز و توانایی نەمابوو و عائیشە هاوکاری کرد و سیواکی بۆ پێغەمبەر کرد درودی خودای لەسەر بێ وەلەو کاتی خەریکی سیواکردن بوو بۆ پێغەمبەر لەو کاتەدا لیکی دەمی خات و عائیشە هاتە خوارە و کەوتە نێو دەمی پێغەمبەرەوە درودی خودای لەسەر بێت و ئەوە کۆتاشت بوو کە چوێ نێو دەمی پێغەمبەرەوە وەلەو کاتەدا فاتیمەی کچی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ هاتە ژوورەوە ڕاستەوخۆ دەستی کرد بە گریان چونکە پێغەمبەر هەر جارێک فاتیمەی کچی بەهاتایە بۆ لای ئەوە هەڵدەستا و نێوچەوانی ماز دەکرد بەڵام ئەم جارەیان نەیتوانی هەڵسێ و پێغەمبەر بانگی فاتیمەی کرد و پێی فەرموو نزیک ببەوە لێم و کاتێک لی نزیک بۆیەوە کەمێ قسەی بەگوێیدا چرپاند و فاتیمە دەستی کردەوە بە گریان کاتێک ئەم قسانەی گوێ لێ بوو دووبارە فەرمووی نزیک ببەوە لێم و هەندێک قسەی تری بۆ فاتیمە کرد و فاتیمە خەندەیەک هاتە سەر ڕوخساری کاتێک ئەو قسانەی بۆی کرد و دوای ئەوەی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ کۆچی دوای کرد لە فاتیمەیان پرسی دەربارەی ئەو قسانەی کە بووی کردبوو فاتیمەش گوتی لە یەکەم جاردا فەرمووی من ئەم شەو دەمرم منیش دەستم کرد بە گریان لە دووەم جاریشدا فەرمووی تۆ یەکەم کەس دەبی لە خزم و کەسەکانم کە دوای من دەکەویت پاشان پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ فەرمووی ئەوەی لە ماڵەوەیە با بڕواتە دەرەوە و هەمووان ئەوانەی لە ژوورەکەدا بوون چوونە دەرەوە تەنها عائیشە و پێغەمبەرمانەوە درودی خودای لەسەر بێت و پێغەمبەریش درودی خودای لەسەر بێ سەری کردە سەرڕانی هاوسەرەکەی و فەرمووی بەلی الرەفیق الأعلى بەلی الرەفیق الأعلى عائیشەش زانی بووی کە لەو کاتەدا پرسیاری لێ دەکرێت کە ڕۆحی بکێشرێت یاخود نا و فریشتە جبریل هاتە ژوورەوە و فەرمووی ئەی پێغەمبەری خوددا پاشای مردن داوای ئیزنی هاتنە ژوورەوەت لێ دەکات و پاشای مردن هەرگیز داوای ئیزنی لە کەس نەکردووە کە ڕۆحی هەڵکێشێت بەڵام داوای ئیزنی لە پێغەمبەر کرد و پێغەمبەریش درودی خودای لەسەر بێ فەرمووی جبریل ڕێگەی پێ بدە با بێتە ژوورەوە پاشای مردنیش هاتە ژوورەوە و گوتی سڵاوی خوات لێبێ ئەی پێغەمبەری خوددا خودای گەورە فەرمانی پێکردووم کە لێت بپرسم کە ئایا لە دنیادا دەمێنیتەوە یاخود دەگەڕیتەوە بۆ لای خوددا پێغەمبەریش درودی خودای لەسەر بێ فەرمووی بەلی الرەفیق الأعلى بەلی الرەفیق الأعلى پاشای مردنیش هاتە لای سەری پێغەمبەر درودی خودای لەسەر بێ و پێی فەرموو ئەی ڕوحە پاکەکەی محەممەد عەبدوڵڵاه وەرە دەرەوە بۆ ڕازیبوونی خودایە کە تووڕە نییە لێت عائیشە فەرمووی دەستی مبارەکی کەوتە خوارەوە سەری قورس بوو لە کۆشمدا بۆ ێزانی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ کۆچی دوای کرد و ژیانی ئەم دنیای بەجێهێشت لەو کاتەدا نەمدەزانی چی بکەم هەر ئەوەندەم پێکرا چوم دەرگام کردەوە گوتم پێغەمبەری خوددا کۆچی دوایی کرد هەموو خەڵکی دەستیان کرد بە گریان ئەوە بۆ عەلی کوڕی ئەبی تاڵب لە تاو هەواڵەکە کەوتە سەر زەویەکە و عومەری کوڕی خەتاب شمشێرەکەی دەرهێنا و گوتی ئەوەی بڵێ پێغەمبەری خوددا مردووە ئەوە سەری لە لاشەی دەپەڕێنم ئەو نەمردووە بەڵکو چووە بۆ لای خوددا بۆ بینینی و دواتر دەگەڕێتەوە وەک چۆن موسا ڕۆژ بۆ لای خوددا و گەڕایەوە ئەبوبەکری سڵدیقیش چووە لای پێغەمبەری خوددا و باوەشێکی پەیدا کرد و گوتی ئەی هاوڕێکم ئەی خۆشەویستەکەم ئەی پێغەمبەرەکەم و چەند قسەیەکی تریشی کرد و دواتر ماچێکی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ کرد و ڕۆشتە دەرەوە و کاتێک هاتە دەرەوە دەرگاکەی کردەوە و گوتی ئەوانەی شوێنکەوتوی محەممەد بوون ئەوە محەممەد کۆسی دوایی کرد و ئەوانەی شوێنکەوتی خوددا بوون ئەوە خوددا هەمیشە زیندووە و هەرگیز نامرێت و کاتێک ئەم قسانی کرد شمشێرەکە لە دەستی عومەری کوڕی خەتاب بەرەوە بۆ سەر زەویەکە و هەمووان دەستیان کرد بە گریان و دوای تێپەڕبوونی 3 ڕۆژ ئەو کات پێغەمبەریان بە خاک سپار درودی خودای لەسەر بێ و هۆکاری دواکەوتنەکەشی ئەوە بوو موسڵمانەکان تاک نوێژیان لەسەری دەکرد بۆیە بەو شێوازە کاتی پێویست بوو هەتا هەمووان نوێژیان لەسەری کرد و بە خاکیان سپارد پێغەمبەر درودی خودای لەسەر بێ لە بەرەبایانی 12 مانگی ڕەبیع الئەوەلی ساڵی 11هەمی کۆچی بە خاک سپێردرا و ئەو کاتی کۆسی دوای کرد تەمەنی 63 ساڵ بوو ئەنەس ڕەزای خۆی لێبێت فەرمووی هیچ ڕۆژێک وەکو ئەو ڕۆژە خۆش و ڕووناک نەبوو کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێ هاتووە بۆ لامان
و هیچ ڕۆژێکش وەکو ئەو ڕۆژە تاریک و غەمبار نەبووە کە پێشەوەی مرۆڤایەتی تێیدا کۆچی دوایی کرد.